شوان هەورامی لەدایکبووی ساڵی 1960 گوندی تاوێرەی سەر بە هەڵەبجە لە ئاشتاکانی سەدەی ڕابردووە وە قەڵەمێکی دیاری سیاسی سەرنووسەر و وەرگێڕی بزافی ئیسلامی دەرکەوت. ناوبراو لە تەمەنی 16 ساڵیدا و لە ساڵی 1983 یەکەم بەرهەمی شعری خۆی بە ناوی سۆراغی ژیان چاپ کرد و دواتریش چەندین بەرهەمی ڕۆشنبیری و فکری سیاسی پێشکەشی کتێبخانەی کوردی کرد. کاکشوان ئەتوانم بڵێم هەم ڕۆژنامەنووس بوو، هەم نووسەر بوو، هەم وەرگێڕ بوو، هەم شۆڕژگێرش بوو بەڕاستی. ئەو هەموو ژیانی خۆی بۆ تێکۆشان دژی زوڵم و ستەمی بەعەز لە سەردەمی پێش ساڵی 1990 دواتریش یەکێک لەو کەسایەتیانەی کە نەکەوتە ژێر کاریگەری مەسەلەن پۆپۆلیزم و مەسەلەی وەگەڵ لە مەهاتەراتی قسە لە کاتی شەڕی ناوخۆوانە پێم وایە هاوسەنجێکی جوایان ڕاگرتە بوو. ئەوەندەی من ناسیبێتم لە نزیکەوە کە لە ماوەیەک لە ڕێکخراوێکا بێکەوە کارمانە کرد مامۆستا شوان زۆر بەتوانا بوو لە قسەکردن لە دەربڕینی بیری بۆچوونەکانی زۆر هاوسەنگ بوو. لە نەوەدەکانی سەدەی ڕابردوو سەرنووسەری ڕۆژنامەی فەرمی بزوتنەوەی ئیسلامی و ئەندامی سەرکردایەتی بوو لەگەڵ دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیام لە ساڵی 2008 لە ستافی بەڕێوەبردن و بەرپرسی بەشی کارگێڕی و هەواڵ بوو وێڕای بەڕێوەبردننی بەشی ئەرشیفی کۆمەڵی دادگەری. ماوەیەکی زۆر سەرنووسەری جەریدەی بزوتنەوەی ئیسلامی بوو لە کاتی خۆیان سەدان مەقالاتی لەو چوارچێوەیەدا نووسیوە. پاشان وەرگێڕێکی باش بوو مامۆستا شوان کتێبی وەرگێڕانی هەیە و نووسەرێکی باش بوو خاوەن چەند کتێبێکەوە نووسین واتە خەرمانێکی باشی هەیە لە بواری معریفی و لە بواری ڕۆشنبیریدا. لە بوارە کۆمەڵایەتیەکەدا مامۆستا شوان کەسایەتێکی دیار بوو پێگەیەکی زۆر باشیە بوو لە ڕووی کۆمەڵایەتیەوە پیاوێکی بەوەفا بوو خۆشەویست بوو لە مابەینی دۆست و ئەحبابیدا پیاوێکی سەرکەوتوو بوو و پیاوێک بوو لە ڕووی دنیایەوە پیاوێکی دنیانەویست بوو. ئەکرێ لە ئەو ماوەیە کە کاری کردووە و تاو ڕۆژەی کە وەفاتی کرد لە بواری ڕۆشنبیریدا خاوەن چەندین سیمینارات و وەرۆکشۆپ و لەو وارەدا کاری کردووە. شوان هەورامی تا دواساتەکانی ژیانی لە 8 مانگی 8 ساڵی 2025 لە خزمەتکردنی بزافی ڕۆشنبیری ڕۆژنامەگەری بەردەوام بوو وەک کادیر و قەڵەمێکی دیار شوێن پەنجەی ڕوونی لە مێژووی ڕاگەیاندنی ئیسلامی کوردستاندا بە بەرزی دەمێنێتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.